ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ خوێنمەوە. ناڕزایەتی کرێکارانی شارەوانی لە کرماشان، سەپاندنی سزای سێدارە بەسەر ڕزگاربەی گزادە بابامیری لە ورمێ، دەست بەسەرکردنی 18 شارومەندی ئەفغانستانی لە قروە، دەست بەسەرکردنی کرێکارێکی دیکەی نانەوەخانە لە سەقز، بڵاوبوونەوەی نەخۆشیەکی پێستی دەگمەن لە گوندی ئیبراهیم خەساری بۆکان، پەسەندکردنی گەڵاڵی تیرۆریستی ناساندنی سوپا لە پەرلەمانی بەلژیک و تۆمەتبارکردنی دوو شارومەندی فەڕەنسەوی بە سیخوڕی بۆ ئیسرائیل. ناڕزایەتی کرێکارانی شارەوانی لە کرماشان، ڕۆژی پێنجشەممە 12 پوشپەر کرێکارانی بەشی خزمەتگوزاری شارەداری کرماشان لە ئەزبایەخنەدانی بەرپرسانی دەوڵەتی بە کێشە و گرفتەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کرێکارانی شارەوانی کرماشان ماوەی 45 ڕۆژە هەقدەست و مەزایان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا دەژین، هەرچەند لە ماوەی 2 مانگی ڕابردوودا چەند جار لە ئازدۆخی سەختی پیشەوی معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هێشتا هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. سەپاندنی سزای سێدارە بەسەر ڕزگاربەی گزادە بابامیری لە ورمێ، ژینۆ کچی ڕزگاربەی گزادە بابامیری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ ڕۆژی پێنجشەممە 12 پوشپەر ڕایگەیاند. باوکی لەلایەن دەستگای گەندەڵی قەزای ڕژێمەوە بە ئیعدام مەحکوم کراوە. ڕزگاربەی گزادە بابامیری لە سەردەمی شۆڕشی ژینە لە شاری بۆکان بە بیانووی تیمارکردنی بریندارانی ئەو بزوتنەوەیە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. ناوبراویش لە ڕەوەندێکی نادادپەروەرانەی قەزاییدا بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات و محارەبە بە ئیعدام مەحکوم کراوە. ڕزگاربەی گزادە بە قازی پەروەندەکەی وتووە کە تاوانی ئەو تەنیا یارمەتیدانی بریندارەکان بووە و مەهوارەیەکی ستالینکی بۆ کاری شەخسی خۆی کڕیوە، نەک تێکدانی ئەمنیەتی وڵات. دەست بەسەرکردنی 18 شارومەندی ئەفغانستانی لە قروە، فەرماندەی ئینتیزامی شارستانی قروە ڕۆژی پێنجشەممە 12 پوشپەر ڕایگەیاند 18 پەنابەری نایاسایی خەڵکی ئەفغانستانیان دەست بەسەر کردووە. سەرهەنگ فەرزاد مرادی بە میدیاکانی وت هێزە ئەمنیەتیەکانی ئەو شارە کۆمەڵێک پەنابەری نایاسایی خەڵکی ئەفغانستانی کە لە بەشی کەشاوەرزیدا کاریان کردووە دەستنیشان و دەست بەسەر کردووە. ناوبراو ڕایگەیاند کە ئەو 18 کەسە پەروەندە سازیان بۆ کراوە و ڕادەستی دادگاکان کراوە. دەست بەسەرکردنی کرێکارێکی دیکەی نانەوەخانە لە سەقز، ڕۆژی پێنجشەممە 12 پوشپەر کرێکارێکی دیکەی نانەوەخانە لە شاری سەقز بە ناوی عەتا گوڵنازی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. ڕۆژی چوارشەممە نانەوەخانەکانی سەقز دژ بە دۆخی خراپی و معیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە و لە بەردەم فەرمانداری داخۆپیشاندانیان کرد. بەڵام سەرۆکیەتی نانەوەخانەکان بە ناوی دوڵا عێلمی و 10 کەسی دیکە لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەرکران. ڕۆژی پێنجشەممەش کرێکارێکی دیکەی نانەوەخانە بە ناوی عەتا گوڵنازی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. بڵاوبوونەوەی نەخۆشیەکی پێستی دەگمەن لە گوندی ئیبراهیم خەساری بۆکان، فەرمانداری بۆکان ڕۆژی پێنجشەممە 12 پوشپەر ڕایگەیاند بەهۆی هاتنی باڵندەیەکی کۆچەری بۆ ئەو شارە نەخۆشیەکی پێستی دەگمەن لە گوندی ئیبراهیم خەسار بڵاو بووەتەوە. عەشایر سەنعەتی ڕایگەیاند کارمەندانی بەهداشت و دەرمانی ئازەربایجانی غەربی 40 توشبوویان لە گوندی ئیبراهیم خەسار شناسایی کردووە. بە وتەی بەرپرسانی بەهداشت و دەرمانی بۆکان، باڵندەیەکی کۆچەری جۆرە کێچی لەگەڵ خۆی بۆ ئەو ناوچەیە هاوردووە و پاش بەرکەوتن لەگەڵ پێز نەخۆشیی ئەستیار دروست دەکات. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، دانیشتوانی گوندی ئیبراهیم خەسار قەرەنتینە کراون و ڕەوەندی دەرمانیان دەستی پێکردووە. گیان لە دەستدانی دوو هاوژینی گەنج لە شاری جوانڕۆ، شەوی سێشەممە 10 پوشپەر دوو هاوژینی گەنجی خەڵکی شاری جوانڕۆ کە بە تازەیی ژیانی ئەوبەشیان پێگێنا بوو بەهۆی گازگرتووی لە نێو پارکینگی ماڵەکەیان گیانیان لەدەستدا.
بە پێی زانیاریەکان دواوژینی خەڵکی جوانڕۆ بە ناوەکانی زانیار مرادی و کیمیا شەمسی بەهۆی بڕانی کارەبا و گەرمی هەوا چوونەتە نێو ئۆتۆمبیلەکانیان و هەوڵیان داوە لە ڕێگەی ئامێری ساردکەرەوەی ماشێنەکە خۆیان فێنک بکەنەوە، بەڵام بەهۆی گازگرتووی گیانیان لەدەستداوە. گیان بەخەتکردنی پەرستارێک بەهۆی گوشاری کاری لە شابات. ڕۆژی چوارشەمە 11 پوشپەڕ پەرستارێکی خەڵکی شابات بە ناوی ئەفشین بەهۆی گوشاری کاری گیانی بەخت کرد. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەفشین لە کاتی کارکردندا بەهۆی ماندووی جەڵدەی دڵ لێداوە و بەو هۆیەوە گیانی بەخت کردووە. لە 1 ساڵی ڕابردووشدا 3 پەرستاری دیکەی پارێزگای کرماشان بەهۆی گوشاری کاری و معیشەتی هەروەها بایەخنەدانی بەرپرسانی ڕژێم بە کێشە و گرفتەکانیان گیانیان لەدەستدا بوو. ئازادی ئەدێ بەهاریزار چالاکی کرێکاری کورد لە زیندانی ئەوی. لە ڕۆژانی ڕابردوودا ئەدێ بەهاریزار چالاکی کرێکاری کوردی دانیشتووی دەماوەند پاش 29 مانگ زیندان لە بەندینخانەیە ڤین ئازاد کراوە. مانگی جۆزەردانی ساڵی 1400 هەتاوی ئەدێ بەهاریزار لە هێرشی هێزەکانی وەزارەتی ئیتلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. هێزە ئەمنیەتیەکانی ڕژێم وێڕای پشکنینی ماڵیە و چالەکە کرێکاریە دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانی داگرت و دوجار بە دانانی وەسیقەی 3 ملیارد تمەنی لە زیندان ئازاد کرا. جەلسەی دادگایکردنی و چالاکە کرێکاریە لە ڕێکەوتی سیوێکی خەرمانانی ساڵی 1401 بەڕێوە چوو و ناوبراو بە تۆمەتی دروستکردنی گروپی نایاسایی بە 6 ساڵ زیندان، بە تۆمەتی هاوکاری لەگەڵ کۆمەڵە بە 32 مانگ زیندان و بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری بە 15 مانگ زیندان سزادرا. شایانی باسیشە کە حکمی 9 ساڵ و 11 مانگ زیندانی و چالەکە کرێکاریە لە دادگای پێداچوونەوە بۆ 32 مانگ کەم کراوەتەوە و ڕۆژی 1 پوشپەڕی ئەم ساڵ لە زیندان ئازاد کراوە. خۆپیشاندانی خەڵکی هەمەدان دژ بە کوشتنی 2 گەنجی و شارە لەلایەن بەسیج. ڕۆژی پێنجشەمە 12 پوشپەڕ مەراسمی پرسە و سەرخۆشی محەممەد مهدی عەبایی و عەلی ڕەزا کەرباسی لە شاری هەمەدان بەڕێوە چوو. بەشداربووان دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی بەسیج بە دوای کۆمەڵێک گەنجی خەڵکی هەمەدان لە ناوچەی گەشتیاری تارێک دەڕەکەوتون و ئۆتۆمبیلەکانیان داوەتە بەردەست ڕێژی گولە. لە ئەنجامی و هێرشەشدا 2 کەس بەناوەکانی محەممەد مهدی عەبایی و عەلی ڕەزا کەرباسی گیانیان بەخت کردووە و گەنجێکی دیکەش بە سەختی بریندار بوو. ڕۆژی پێنجشەمە مەراسمی پرسەی ئەو 2 گەنجە بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوە چوو. ئامادەبووان دروشمەکانی مەرگ بۆ ستەمگەر دەیکوژم ئەو کەسەی براکەمی کوشت و دوژمنی ئێمە لێرەیە درۆ دەکەن ئەمریکا یان بەرز کردەوە. شایانی باسیشە کە بنە ماڵی ئەو 2 گەنجە لە دروشمەکانیاندا خوازیاری محاکمەی تاوانباران بوون. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی ئەلەمنیۆمسازی لە عێراق. ڕۆژی چوارشەمە 11 پوشپەڕ 400 کرێکاری شاغڵ لە کارخانەی ئەلەمنیۆمسازی عێراق دژبەنەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێزانیاریەکان کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئەلەمنیۆمسازی عێراق لە ئازنەدانی پاداشت بەڕێنی بۆنی کرێکاری و بەکردەوە دەرنهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان ناڕازین و داوای گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار دەکەن. شایانی باسە کە بەڕێوەبەرایەتی شرکەت دەڕەشەی لە کرێکاران کردووە و ڕایگەیاندووە کە ئەگەر نەگەڕێنەوە سەرکارەکانیان لەسەر کار دەردەکرێن. دۆخی خراپی پەنابەرانی ئەفغانستانی لە ئوردوگای پەنابەرانی غەدیری زاهیدان. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دۆخی پەنابەرانی ئەفغانستانی دەست بە سەرکراو لە کەمپی دیپۆرتیەکانی غەدیر لە زاهیدان کارەسەتبارە و بەرپرسانی دەوڵەتی هیچ بایەخی کەم پێ نادەن. بە پێڕاپۆرتی حاڵوەش دەیان پەنابەری ئەفغانستانی پاش ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران دەست بەسەر و ڕەوانەی کەمپی دیپۆرتیەکانی غەدیر کراون. لە نێو دەست بەسەرکراواندا چالاکوانانی ژنی دژبەری حکومەتی تالیبان و منداڵانی کار بوونیان هەیە و ئەگەر ڕادەستی دەسەڵاتی تالیبان بکرێن گیانیان دەکەوێتە مەترسیەوە. چالاکانی بەلوچ ڕایانگەیاندووە کە پەنابەرانی نێو ئەو کەمپە لە خۆراک، بەهداشت و ئامێری ساردکەرەوە بێبەشن و
لە دۆخێکی کارەساتباریشدا دەژین. هەرچەند خەڵک هەوڵیان داوە لەژێر دەرگای ئەو کەمپەوە ئاو خۆراک و دەرمان بۆ پەنابەران دابین بکەن، بەڵام ژنان و منداڵانی نێو ئەو کەمپە پێویستیان بە یارمەتی خێرا هەیە. هۆشداری مامۆستایانی زانکۆ و یاساناسان سەبارەت بە گەڵاڵەی مەجلیس بۆ سزادانی بەندکراوان. 57 مامۆستای زانکۆ، پارێزەر و یاساناسی ناسراوی ئێرانی لە بەیاننامەیەکدا دژایەتی خۆیان لەگەڵ گەڵاڵەی تازە پەسەندکراوی مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بۆ سزادانی دەست بە سەرکراوانی تۆمەتبار بە سیخوڕی بۆ ئیسرائیل نیشان داوە و خوازیاری هەڵوەشانەوەی بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە چارەسەرکردنی کێشەکانی وڵات پەیوەندی بە حاکمبوونی یاسا، چوونە سەرەوەی شەفافیەت و پاراستنی مافەسەرەتاییەکانی خەڵک هەیە، نەک سەرکوت و ئەمنیەتیکردنی وڵات. ئەو گەڵاڵەیە ئەبێ بە زووترین کات هەڵوەشێتەوە. بە پێو گەڵاڵەیە هەر چەشنە هاوکاریەک لەگەڵ ئیسرائیل یان تەبلیغکردن بۆ ئەو وڵاتە وەکو ئەفساد فیلەرز هەژمار دەکرێت. هەروەها چالاکی میدیایی بە مەبەستی دروستکردنی ناکۆکی دڵە ڕاوکێ لە نێو خەڵک وەکو تاوانی ئەمنیەتی چاوی لێ دەکرێت و تەنانەت ئەو چینانەی کۆمەڵگاش کە لە کاتی شەڕدا خۆپیشاندانیان کردووە ڕوبەڕووی سزای سەخت دەبنەوە. پەسەندکردنی گەڵاڵەی تیرۆریستی ناساندنی سپا لە پەرلەمانی بەلژیک. دەریا سەفایی نوێنەری پەرلەمانی بەلژیک ڕۆژی پێنجشەمە 12 پوشپەر ڕایگەیاند کۆمیسیۆنی پەیوەندیەکانی دەرەوەی بەلژیک بڕیارنامەی پێشنیارکراوی ناوبراوی بۆ تیرۆریست ناساندنی سپای پاسداران بە زووترین دەنگ یان بە زۆرترین دەنگ ببورن پەسەند کردووە. دەریا سەفایی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسدا ڕایگەیاند سەرکوتی نێوخۆیی و تیرۆریسمی دەرەکی و پێشێلکردنی بەرینی مافی مرۆڤ پەیوەندی لە چالاکی نێوخۆیی و نێودەوڵەتیەکانی سپای پاسدارانەوە هەیە و کۆماری ئیسلامی ئەبێ بە زووترین کات ئەحمەد ڕەزا جەلالی لە زیندان ئازاد بکات و سزای سێدارە بە تەواوی هەڵوەشێنێتەوە. ناوبراو هەروەها وتی پەرلەمانی بەلژیک ئەرکی خۆی بەجێهێناوە و ئێستا نۆرەی پەرلەمانی یەکێتی ئەوروپایە کە سپای پاسداران وەکو گروپی تیرۆریستی بناسێنێت. تۆمەتبارکردنی دوو شارومەندی فەڕەنسەوی بە سیخوڕی بۆ ئیسرائیل دواینەوە. دەستگای قەزایی کۆماری ئیسلامی سیسیل کۆهلێر و ژاک پاریسی بە هەوڵدان بۆ ڕووخانی ڕژیم سیخوڕی بۆ ئیسرائیل و ئەفساد فیل ئەرز تۆمەتبار کردووە. خوشکی سیسیل کۆهلێر بە میدیاکانی فەڕەنسای وت لەگەڵ قاسی پەروەندەی ئەو دوو شارومەندە دیداریان کردووە و زانیویانەکە هەردووکیان بە هەوڵدان بۆ ڕووخانی ڕژیم سیخوڕی بۆ ئیسرائیل و ئەفساد فیل ئەرز تۆمەتبار کراون و ئەگەری هەیە بە ئیعدام محکوم بکرێن. جێگای ئاماژەیە کە مانگی گوڵانی ساڵی 1401 هەتاوی سیسیل کۆهلێر و ژاک پاریس دوو چالاکی کرێکاری خەڵکی فەڕەنسا پاشگەشتن یان گەشتکردن بۆ ئێران دەست بەسەر کران و بە تۆمەتی سیخوڕیش لە زیندانە تاوکوسا ماونەتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.